دوای زیاتر لە هەفتەیەک شەڕ و پێکدادانی سەربازی لە ئەفغانستان ژمارەیە ویلایەتیانەی کەوتنە دەست بزوتنەوەی تالیبانەوە گەشتە 17 ویلایەت. بزوتنەوەی تالیبان ڕایگەیاند لە ماوەی چەند کاتژمێرێکدا 7 ویلایەتی دیکەی ئەفغانستانیان کۆنتڕۆڵ کردووەتەوە. لە نێوانیاندا ویلایەتەکانی هارات و قەندەهارن کە دووەم و سێم گەورە شاری ئەفغانستانن. قەندەهار دووەمین گەورە شاری ئەفغانستانە و پێگەیەکی بازرگانی گرنگی هەیە. یەکێکیش بووە لەو شارانەی پێشتر بزوتنەوەی تالیبان تێیدا باڵادەست بووە. دوێنێ شاری غەزنی مێژووی ناوەندی پارێزگای غەزەنی کە لەسەر ڕێگەی بەستنەوەی پارێزگاکانی باشوورە بە کابوڵی پایتەختەوە لەلایەن بزوتنەوەی تالیبانەوە کۆنتڕۆڵ کرایەوە. لە نوێترین پێشاتەکانیشدا ناوەندی ویلایەتەکانی بادیکس و گوور و هەڵماند کە دەکەونە باشوور و ڕۆژاوای ئەفغانستان کەوتنەوە دەست بزوتنەوەی تالیبان. کاردانەوە جیهانیەکان لەبارەی دۆخی ئەفغانستانەوە بەردەوامە. لەو بارەیەوە هەریەک لە ئەمریکا و ئەڵمانیا و بەریتانیا و نەتەوە یەکگرتووەکان ڕەشبینی خۆیان لە دۆخەکە خستە ڕوو. ئەمریکاش لە هەوڵی ناردنی هێزێکی وڵاتەکەیدایە بۆ کابۆڵ بە مەبەستی ڕزگارکردنی دیبلۆماتکارەکانی وەک ئاماژەیەک بۆ کەوتنی ئەو شارە لە داهاتوویەکی نزیکدا. ڕۆژنامەی نیویۆرک تایمز لە ئازاری زاڵمای خەلیلزاد نێردەی ئەمریکا بۆ ئەفغانستان بڵاوی کردەوە. هیوادارین تالیبان ڕازی بکەین بە مانەوەی باڵۆزخانەکەمان بەکراوەی و پارێزراوی لە ئەفغانستاندا. ئەم ڕۆژ بن واڵس وەزیری بەرگری بەریتانیا ڕایگەیاند ئەگەر تالیبان ڕێگا بدات ڕێکخراوی قاعیدە جارێکی دیکە هەڕەشە لەسەر وڵاتانی خۆراوە یان هەر وڵاتێکی دیکە دروست بکاتەوە ئەوە وڵاتەکەی سەر لە نوێ دەگەڕێتەوە ئەفغانستان. ئاماژەی بەوەش کردووە کە ئەفغانستان بەرەو جەنجێکی ناوخۆیی هەنگاو دەنێ. هەروەها زەمیر کابلۆڤ نێردەی تایبەتی رووسیا بۆ کاروباری ئەفغانستان ڕایگەیاند سەرباری باڵادەستبوونی تالیبان بە سەرشارەکاندا باڵۆزخانەی وڵاتەکەی لە کابۆڵ درێژە بە کارەکانی دەدا و تووشێتی تالیبان لە دۆخێکدانین کە بتوانن بەم نزیکانە جڵەوی کابوڵی پایتەخت بگرنە دەست. هاوکات محەممەد بن عەبدوڕەحمان ئەلسانی وەزیری دەرەوەی قەتار دوای کۆبوونەوە نێودەوڵەتیەکانی تایبەت بە قۆناغی هەشتی لە ئەفغانستان کە لە دۆحەی پایتەختی قەتەر ڕێکخرا بوو لە ژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر داوای لە لایەنەکانی ئەفغانستان کردووە بە زووترین کات ئاگربەستێکی سەرتاسەری ڕابگەێن و هەوڵەکانیان بۆ دۆزینەوەی چارەسەری سیاسی و بەرقەرارکردنی ئاسایش لە ناوچەکەدا بخەنەگەڕ. هەرچی ئێرانیشە لە سەرزاری سەعید خەتیبزادە و تەبێژی وەزارەتی دەرەوە داوای لە تالیبان کردووە کە ئاسایشی پێگە دیبلۆماتی و دیبلۆماتکارەکانی ئێران دابین بکە. دوێنێ لە دۆحەی پایتەختی قەتەر کۆبوونەوەیەک دەربارەی دۆخی ئێستای ئەفغانستان بە بەشداری نوێنەرانی قەتەر، ئەڵمانیا، هیندستان، نەرویج، تاجیکستان، تورکیا، تورکمانستان و ئەمریکا و نەتەوە یەکگرتووەکان بەڕێوەچوو. دوای کۆبوونەوەکەش ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و داوایان لە حکوومەتی کابوڵ و بزوتنەوەی تالیبان کردووە پێکدادان و توندوتیژەکانی نێوانیان ڕابگرن. لەلایەکی دیکەوە فراوانبوونی بازنەی پێکدادانەکان زیاتر لە ملیۆنێک هاوڵاتی ماڵەکانیان جێهێشتووە و سەدان کەسیش کوژراون یان بریندار بوون. بە گوێرەی راپۆرتێکی نەتەوە یەکگرتووەکانی شتەنها لە مانگی ڕابردوودا زیاتر لە 1000 هاوڵاتی مەدەنی گیانیان لەدەستداوە و نزیکەی 18 ملیۆن هاوڵاتی ئەفغانستان پێویستیان بە هاوکاری بەپەلە هەیە. کۆمیسیۆنی پەنابەرانی سەر بە نەتەوە یەکگرتووەکانیش داوای لە هاوڵاتانی دراوسەی ئەفغانستان کردووە سنوورەکانیان بەڕووی پەنابەرانی وڵاتە بەکراوەیی بێڵنەوە.